بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من پاڵپشتە بە مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. وەگە زانین هەمومان یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی پەرلەمان بابەتی یاسای بودجەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ پابەند بێ بە دانانی یاسای بودجەوە لە سەرەتای هەموو مانگێکی دەی هەموو ساڵێکە پرۆژەی خۆی بنێرێتە پەرلەمان بۆی پەرلەمان پەسەندیکە. ئێمە لە ئاخیری مانگی نوێن تا ئێستا دیار نییە کە حکوومەت پابەند دەبێن بە مەرگەوەیان نەخێر وەکو 7 ساڵی ڕابردوو پابەند نابێت بە دانانی بودجە. طبعا دوو قازانجی زۆر گەورەیە کا وڵات کاتێکە بودجەی هەبێ. یەکەم ئەرکی پەرلەمان و پەرلەمانتاران لە چاودێری حکوومەت زۆر ئاسانەکە. ئێمە ئەزانین چاودێری چیەکەین، ئەزانین سەرپێچی لە چیا هەیە. و دوام بودجە و خەرجی هەم داهات هەم خەرجی حکوومەت ڕوونە بێ. بەداخەوە ئێستا لە کاتی نەبوونی یاسایە وای لێ هاتووە حکوومەت موچە بە میزاج دابەشەکە.